نەخۆشی کۆڕۆنا دەبێت لە شوێنە گشتیەکان پاکخایەنی بپارێزین زۆر تەڵقەکردن ئەو عارف و عادەتی ئەوەی لەناو خەڵکی ئێستا دەبێت کەم بکرێتەوە شوێنێ ڕێستۆرانت و ئەوانش دەبێت زۆر تاکیدی ئەو بکەنەوە زۆر خاوێن بن پێم باشە یەکەم جار حکوومەت ڕێشوێنی تەندروستی بگرێتە بە دەواازەکان نهێڵێن گەشتیاری ئەو وڵاتانەی کە کۆرۆنا تێدا هەیە تێدا سەری هەڵداوە بێن بۆ هەرێمی کوردستان. پێویستە هەمومان بەگوێرەی ئەو ڕێنمایانێک کە پزیشکە بەڕێزەکان دەرەکەن پێویستە ڕێنماییەکان جێبەجێ بکەن بۆ پاراستنە تا حەدێکی زۆر باشە وەڵو تا ئێستاکەش هیچ حاڵەتێکی ڕەسمی تۆمار نەکراوە وەکو لێ بڵاوکەی تۆقاستن لە کوردستان هەرێمی کوردستانی خۆمان. دەبی ئاگامان لە خۆبی لەو نساغەی ڕاستی دەست و خۆمان باش بشوون تاقیم بکرێ خواردنی دەری زۆر نەخۆین ئاگامان لە منداڵەکان هەمە.